سڵاو بینەرانی بەرنامەی ماچی ئاپۆرا جارێکتر هاتینەوە خزمەتتان بۆ قسەکردن لەسەر تەوەرەیەکی ڕۆژ. تەوەرەی ئەم جارەمان پەیوەستە بە کارنامەی کابینە تازەکەی حکوومەتی عێراق کە لەلایەن عەلی زێدیەوە چەند ڕۆژێک کە ڕادستی سەرۆکاتی پەرلەمانی عێراق کراوە. ئەوەی کە مشتومڕی زۆری لێکەوتۆتەوە لەنێو ئەو کارنامەیە مافەکانی خەڵکی کوردستانە کە بەداخەوە لە نێو ئەو کارنامەیە وەک پێویست زەی نەکراوەتەوە. جایمە وەکۆەوەی کە لە زۆربەی تەوەرەکانمان تەرخان کردو بۆ پرسی خەڵک و کێشەی خەڵک ئەم جارە فراوانتر لە کێشە و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان بگرە دەگەڕێنەوە بۆ مافە دەستوری و مافە یاساییەکان کەمە پێمان وایە ئەساسی چارەسەرکردنی کێشەکان لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستانە. لە ئێستادا کە کابینێکی تازە پێک دێت کە کارنامەکەی پێشوەختە دەخاتە ڕوو پێش ئەوەی کە دەنگ بۆ کابینەکە بدرێ پێویستە ئەو لایەنانەی کە بڕیاریان داوە بەشداری لە کابینەی تازە بکەن بە تایبەتیش پارتی و یەکێتی بزانن ئەو کارنامەیە چیتیدا تایبەتیش دوای دانیشتنی ئەو دوو هێزە لەگەر سەرۆکۆزیرانی ڕاستپێدراو من و هاوڕێم هەندرێت شێخ ڕاغب نووسەر و ڕۆژنامەنووس ئەمڕۆ بێکەوە گفتوگۆی ئەو تەوەرەیە دەکەین. فەرمووە. زۆر سوپاس هاوڕێ هیوا. بەڕاستی کارنامەی عەلی زەیدی چاوەڕوان نەکراو بوو، تەسەوڕ نەدەکرا، ینی چاوەڕوانی ئەوە نەدەکرا بەو جۆرە بێ کە بە تایبەتی سەبارەت بە هەرێمی کوردستان و مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان ئەوەی چاوەڕێ دەکرا شتی خۆش بوو، شتی مژدەی خۆش بوو کە ئەم بەڕێزە هەوڵدا ئەو قەیرانانەی هەیە، ئەو کێشانەی هەیە، ئەو جێبەجێ نەکردنی ئەو مافە دەستوریانە هەیە، هەنگامێک بنێ لانی کەم بەڵام بە پێچەوانەوە هەست بە مەرکەزیەتێکی تون دەکرێت. هەر پێش بەرنمەکە لەگەڵ بەڕێزت ئەو تێبینەت هەبوو مناقەشەی ئەوت کرد کە لە کارنامەکەیە ناوەندگرایەکی تێدایە گەڕانەوە بۆ مەرکەز، کەمکردنەوەی لە سڵاتەکانی هەرێمی کوردستان و خۆزینەوە لە جێبەجێکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کە ئەوە بە بۆچوونی من سەرەتای لەدایکبوونی قەیرانێکی تازەی دیکەیە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراقا ئەو کارنامەیە دروستێکە. ئەگەر ئەو کارنامەیە پەسەند بکرێت ئێمە جارێکی دیکە دەچینەوە چوارگۆشەی یەکەم بە تایبەتی لەسەر هەندێک قەیرانی جدی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان حکوومەتی عێراقی بە تایبەتی لە مافە نیشتیمانیەکانمان مافە دەستوریەکانمان و لە کارنامەکەشە بە ڕۆشنیەوەی تێدا نییە ڕوئیای ئەم کابینەی عەلی زەیدی بۆ قەیرانی دارایی هەرێم چییە، ڕوئیای بۆ نەوت و غاز چییە، ڕوئیای بۆ کێشە بنەڕەتەکانی بودجە و موچە چێ لە هەرێمی کوردستان. ئەمانە هەموو بەنسبەت خەڵکی کوردستان بەنسبەت ئێمەی کورد لە عێراقا ئەولەویەتن، دۆستەی هەرە لە پێشینەن، دۆستەی هەرە گەرمن کە لە کارنامەکە بەداخۆ باس نەکراوە. کێشەکە لەوەیدا کاک هەندرێن، ینی ئێمە لە چەند کابینەی ڕابردوو بە تایبەتیش دوای سەرهەڵدانی قەیرانی ئابووری و هاتنی تیرۆریستانی داعش، یعنی تەبریری ئەوە دەهێنرایەوە کە عێراق لە بارودۆخێکی ناسکدایە و کێشە هەیە، بەسەر کێشەی جدی هەیە، نەبوونی یاسای نەوت و گاز تێڕوانینی زیاد لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان بەڕاستی لێکەوت بووە، جێ لەوە بڕینی موچە و میزانیەی هەرێمی کوردستان و مەسلەی نەوت و ئەو بڕیارەی کە دادگای ناوبژیوانی پاریس دای سەبارەت بە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان، ینی ئەو کێشانە هەبوون، کێشەی هەڵواستراو بوون، بەڵام گرفتەکە لەوەدایە لە ئێستادا کابینەیەکی تازە دروست دەکرێت. ئەو کابینەیە وا بڕیارە لەلایەن فراکسیۆنە کوردستانیەکان پارتی و یەکێتیەوە پشتیوانی لێ بکرێت کە تۆ پشتیوانی لێ دەکەی دەبێ پێشوەختە ینی مەرجی پشتیوانی تۆ دیار بێ بۆ ئەو کابینەیە. خاڵشی گرنگە مەرزی تو چییە مەخابن ئەوەی ئێمە بینیمان کارنامەکە دیارە 14 تەوەرەیە 114 خاڵ لە خۆ دەگرێت لە 13 لاپەڕی ئەیفۆر بڵاو بۆتەوە 5 سێکتەر و بنەمای سەرەکی بە بنەماوەرگیراوە کە تۆ دەسی لەو 114 خاڵە دەخوێنیەوە تاکە یەک جار ناوی هەرێمی کوردستان هاتووە، ئەویش
نەک بەوەی لەوێ لە هەرێمی کوردستان مووقعی لە نێو ئەو کار نامەیە چیە مەسەلەن ئێمە گرفتمان هەیە لەسەر جێبەجێنەکردنی دەستور لە کابینەکانی ڕاوردوو لە ناویشیاندا لە دەستوریش مادەی 130 گرفتی کێشەی داراییمانەیە گرنگی و زەمانی ئەو چییە کە ئەو کابینێ بتوانێت کێشە داراییەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکە قسەیمە لەسەر ئەوەیە ئەوە لایەنەکەی فەرمی دیارە کارنامەکەی خۆی خستۆتە ڕوو ئەو لایەنانی کە دەچن پشتیوانی دەکەن کوا وەڕقەی ئەوان ئەوە چیە ینی پرسیارە خۆی هاتە هەرێم هاتە هەولێر هاتە سلێمانی ئێمە لە هەولێر لە سلێمانی نووسراوێکمان نەدی بە فەرمی تەسلیمی بکرێ بڵێ ئەوە مەرج و داواکاری و پێشمەرزیمەیە بۆ دەنگدان بە کابینەکەت ئەگەر ئێمە ئەومان بۆ نەکەی بۆ هەرێمی کوردستان و ئەوە ئەو تێگەیشتن و فەحمەت نەبێ بۆ کێشەکانی ئێمە لە پەرلەمانە دەنگنادین ئەوە مەبادی سەرشی دانووسانە وا بزانێت تو شتێک دەدەی بخۆی بۆ دانوستان هاتووە بڵێ بۆ دانوستان خۆی لە هاتۆ تا هەولێر هاتە سلێمانی هاتو دانوستانە لەگەڵ بکە ئەیکەواتە مەبادی دانوستان کە بەڕێزت باس کردێ بێت وەڕقەیەکت پێ کو ئەو وەڕقەیە چیت بێت پیست پێ باس کرد بۆ باس کرد لە کاتێکە خەڵکی کوردستان تۆی بە نوێنەری خۆی هەڵبژاردووە ئێکە تۆی نوێنەرایەتی خەڵکی کوردستانەکەی ئەبێ بێ بە خەڵکی کوردستان بڵێ بە شەفافی بە خەڵک بڵێ ئەوە کارنامەی من بووە من ئاوا لەگەڵ علی زەیدی قسەم کردووە گوتومە ئەو خاڵانم هەیە جا ئێستا وەکو بەڕێزت باس کرد مەترسیەکە ئەوەیە ئەندامانی کورد لە پەرلەمانی عێراق دەنجی بۆ بدەن و ئەو کارنامەیە ببێتە کارنامەی 4 ساڵی داهاتوو خۆگە دەنجشی پێنەدەن لەبەرەوەی بەپێی مادەی 76 لە دەستوری عراقی 50 زائد 1 دەتوانێت کارنامەکە تێپەڕێنێ خۆمە ئەزمونمان هەیە ئەو سەردەمەی کە عبادی بوو بە سەرۆکوەزیران تەنانەت نەک چاوەڕوانی ئەوەیان نەکرد کورد دەنجی پێبدا کورد داوای کرد دەنگدانەکە تۆزێ دوا بخرێ لە بەرەوەی کۆبوونەوە لە سلێمانی هەبوو سەرجەم فراکسیۆنە سیاسەکان تەنانەت لەسەر کورد ڕانەوەستات لە ئێستادا ینی ئەوان دەتوانن بەبێ کوردیش دەنجی بۆ بدەن بۆیە خاڵی بەهێزی کورد ئەوە بوو بەر لەوەی کارنامەکە بنووسرێتەوە بڵێ مەرجی من لە بەشداری لەو کابینێ تازە مەرجی من لە پشتیوانی کردن و دەنگدان بۆ ئەو کابینە تازە ئەو خاڵانەیە ینی کە بەداخەوە تا ئێستا بە تایبەتی لە دوو لایەنی دەسەڵات بینیمان ینی لایانی ئۆپۆسیۆن شتێکیان بڵاو کردووە لە 20 خاڵ ینی کە ناوەڕۆکەمان خوێندەوە من و تۆ بەڕاستی شتی باش تێدا بوو بەڵام گرنگەوێ لایەنی ئۆپۆسیۆن لەوانەیە بە هەر بەشداری پێ نەکرێت ئەو گرنگەوێ دووهێزی دەسەڵات کارنامەکەی وانسیانی هەمی شەش ینی ئەو ڕەخنێ لە پارتی و یەکێتی دوای پرۆسی ئازادی دەگیرێت کە دەچن بۆ دانووسان وەڕقەیەکیان پێ نیە ینی بڵێ بەوەی بە خەڵک بڵێن بڕی کاکە ئێمە لەسەر ئەو خاڵانە ناکۆچین خاڵانش ڕێککەوتنی بەڕاستی نەبوونی وەڕقەیەک ینی هەر بۆ مێژوون یعنی پێ موژی دەمینێتەوە بۆ تو دەزانی لە یاسایی نێودەوڵەتی کە تو دەچی ئیتفاق واژۆ دەکەی کە تۆ دەبێ وەڕقەیە کە بێ دوولایانی ناو ڕێککەوتنامە مسادقە دەکەن تەنانەت دوایە ئەوە لە ئەرشیفی شەڵ دەگیرێت بەشەکە لە کۆمێتی دەوڵەت بەشەکە لە مێژووی دەوڵەت ینی سبەی ڕۆژە تو لەو کابینێ پەشیمان دەبیەوە دەکشێەوە هەڵوێست وەردەگری نابێ خەڵکی کوردستان بزانێت ئەوەی کە پێشێلی اتفاقەکەی توی کردێ نابێ ئەوەڕقەی دیار بێ بەداخەوە ینی ئێستا دەبینین بە تایبەتیش تۆ ئاماژەت بە مادەی 140 کرد مادەی 140 کە لە کابینەکانی ڕابردوو هیچ یەک لە کابینەکان وەک پێویست ملیان نەدایە بۆ جێبەجێکردنی لە ئێستادا گرنگی چییە ئەو کابینەکە لە کارنامەکەشی نییە هەر بە یەکزاری هەڵینەوەشێن بە تایبەتی ئێمە جێمان لە نەفەسێک دەبوو کە بۆ هەموارکردنەوەی دەستور بەردەوام باسەکەن من لە میدیای عراقی بەرنامەم دیوە بەرنامەی تایبەتەکەن لەسەرەوەی دەستوری عراق هەموار بکرێتەوە ئەو دەستورە تائیفەتی تێدایە و ئەو دەستورە عراقی لاواز دابش کردووە لە زەمانێک نووسراوەتەوە کە مامانە بریمەر حاکمی ئێرە بۆ بەسەریان فەرز کراوە و زۆر دژی ئەمە دەستورە قسە دەکەم بە تایبەتیش ئەو مافان کورد هەتا لەو ڕۆژە لەو ئەمڕۆ هاوڕێیوە ئەوڕۆ ئەوشم ینی بینی هەواڵێکم بینی ناوچە کوردستانیەکانی حکومەتی کوردستان ڕخنەی لەو کارنامەی هەیە پێی وایە مافە دەستوریەکانی کوردستان و کەرکووک و ئەو ناوچانی تێدانە ینی هەتا خۆشان دەستگا فەرمیەکانی حکومەتی هەرێم خۆشی دەزانن کە ئەم کارنامەیە بۆ کورد کارنامە چ خراپە ئەوەی کە بەڕاستی بۆ ئێمە جێی
تێبینێت ینی جگە لە مادەی ١40 یاسای نەوت و گاز کە هەمویان بەڵێنیاندا بوو یعنی لە کابینەی داهات و لەو خولەی ئێستای ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەو کێشەیە کە کێشەیەکی هەڵواستراوی نێوان بەغدا و هەرێما چارەسەر بکەم بە دەرکردنی یاسایەک بۆی دەسەڵات و مافی هەر یەک لەو پێ ئەوانە دیاری بێ بەغدا و هەرێمی کوردستان بەڵام لە کارنامەکەی زەیدی یاسای نەوت و گازی تێدانە بودجە و موچەکە کێشەیەکی یەکجار هەڵواستراوە بەڕاستی ئەوەیە ینی دەبوو هەر هیچ نەبا پێشمەرجی پارتی و یەکێتی بۆ پشتیوانیکردن لە زەیدی ئەوەیە گرنگی ئەوەی دابایە هەموو مانجێ هەرێمی کوردستان وەکو سوالکرد لە بەردەرگای وەزارەتی دارایی بەغدا نەکەوێ کە سێشەم و چوارشەمان کۆبنەوەی ئەنجومەنی نوێنەر ئەنجومەنی وەزیرانە لە بەغدا بزان بڕیار دەدات موچە بێت یاننا یعنی ئەو ببەستیەوە بە کارنامەکە ببەستیەوە بە ئتزاماتی یاسایی دەستوری بەداخەوە ینی دەبینین ئێستا خەڵکی کوردستان حەق خۆیتی بڵێ ئەو دوو هێزە هێندەی خەمی پۆستیانە هەندی خەمی ئەویانە چێ ببێتە وەزیر خەمی ئەوەی مافە دەستوری و یاسایی و دارایەکانی خەڵکی کوردستانیان ینی ئەو فشار و ئەو دانوستان و ئەو پاڵەپەستۆیی لەسەر بەغدا ئیکەن بۆ وەرگرتنی پۆستی وەزاری حەسناکی ئەوە بۆ مەسەلەن موچە بکەن بۆ بودجە بکەن بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانە بکەن ینی حسابی خۆی زەیدی گوتوێتی بە قسە تەبان بەس لە کارنامەکەیدا نییە گوتوێتی لای سەردەمی کابینەکەی منە کێشەی بودجە و موچە نامێنێ و چی دیکە نابێتە هەواڵ و ئێمە زۆر بە ئاسانی چارەسەر یەکەین و با خەڵکی کوردستان دڵنیا بێ بەڵام ئەمە لێ دوانە مە قسەیە دەتوانانی پەشیمان بێتەوە ینی وەک تۆ باس کرد ئیلتزاماتێکی قانونی لەسەر نییە بۆ جێبەجێکردنی نردنی موچە و نردنی بودجە کە ئیلتزامی قانونی لەسەر و کابینەیە نەبوو و دەنجشی پێدرا بوو شەرعەتیشی هەبوو ئەو کاتی ئەتوانێ بڵێ نانێرم هەر ناینێرم و تووشی بەرپرسیارەتیش نابێت تووشی لێ پێچینەوەش نابێت بامە قسە لەسەرەوە بکەین ئێستا دەرفەتێک هەیە ینی ئێستان چەند ڕۆژی تر گوایە کارنامەکە تەسلیمی پەرلەمان کراوە بەڵام دەبێت دانیشتنی پەرلەمانی بۆ بکرێت لە دانیشتنەکەی پەرلەمان کورد هێزەشی هەیە دەکرێت ڕێگری بکەن دەکرێت ئیزافە بکرێت مافشتی تر ئیزافە بکرێت دەکرێت فشاری ئەوە بکرێت کە من بۆ خۆم بەڕاستی بێئومێدم لەوەی کە لە بەروی ئەوان هەندە خۆت ئاماژەت پێدا هێندە لە خەمی ئەوەن کە چیان دەست دەکەوێت چێ دەبێتە وەزیر لە خەمی کارنامەکەنین بەڵام بەڕاستیە تۆ بەهێزترین وەزارەت وەرگرا ئەگە کارنامەکە لە بەرژەوەندی تۆ نەبوو ئەگەر مافی تۆ لە چوارچەوە نەکرا سبەی ڕۆژێ ئەو وەزیری هیچی پێ ناکرێت خۆ کورد لەوێ بوو کورد جێگری سەرۆک وەزیرانی هەبوو لەوە بۆ دۆسی زۆر گرنگیش بۆ نەوت بۆ دارایی لەوێن وەزیری زۆر بەهێزی هەبوو وەزیری دارایی هەبوو بەڵام تۆ کارنامەکە دەخوا سبینێ سەرۆک وەزیران ئەوەت پێ دەفرۆشتەوە دەڵێ کاکە تۆ بەو مەرزە هاتێناوە ئەو کارنامە جێبەجێکەی ئەوەی تو داوای دەکەی لە ناو کارنامەکەی مەسئولێتێکی قانونی سەر ئەو کەسە دروست ناکات بۆیە دەکرێت یعنی لە ئێستادا ئێمەش ینی تەنانەت ئەو بەرنمەی کە ئێستا دروستی دەکەین قسە و باسی لێ دەکەین دەردە دڵی خۆمان باز دەکەین ڕەخنە لە پارتی وێشیدی دەگرین کە وەرەقەیەکی دانووساندان نییە ئەوان فشار ناکەن بۆ ئەومانە ئەو چەند ڕۆژەی ماوە بەڕاستی پرسی تێپەڕاندنی کارنامەکەەوە بە ئاسانی تێنەپەڕێ بگرە هەموو لایە فشار بکەن بۆی مافە دەستوری و دارایەکانمان لە چوارچێوەی ئەوە جێ بکرێت هەڵوەستەکی لەسەر بکرێ بڵێ لانی کەم هەندێک لەو بابەتانی کە باسمان کرد لە کارنامەکانە ئەگەر بانی بە شێوەیەکی زۆریش نەبێ بەڵام لانیکەم بەشێک لەو مافەسەرچانە جێ بکرێتەوە ینی بخێتە ناو کارنامە بۆ نوع دەنگ بدرێ بۆ نوع کوردەکان دەنگ بدەن ینی بە بۆچوونی من دەنگدان بەو کارنامەیە بەم زۆرەی ئێستا بۆ کورد کارێکی خراپە کارەساتەوە تووشی مەسئولەتێکی گەورەشە بن بەیانی لە بەردەم خەڵکی کوردستان چونکە ناکرێت تۆ کارنامەیە کە هیچ مافێکی تۆی تێدا بەردەستە نەکراوە و ئەو مەترسیش کە باست کرد ئەو مەرکزێتە توندە و کەمکردنەوە دەسڵاتەکانی هەرێم و گەمارودانی هەرێم بەو شێوەیە ئەوەش کارەساتێکی دیکەیە ئێزانی کارەساتەکە لەوەدایە بەڕاستی قبولکردنی ئەو نەفەسەی کە دەیەوێت لە چوارچێوەی کارنامەیەکی دەنگ بۆ پێدراو لە ئەنجومەنی نوێنەران
ینی کار بۆ بکات کە دەسەڵاتەکانی هەرێم لاواز بکات. یعنی ئەوەی کە بە پراکتیک لە ساڵانی ڕابردوو دەیان کرد لە بڕینی موچە، لە ئیستحقاقاتی پێشمەرگە، لە کارپێنەکردنی دەستور، ئێستا وەکو کارنامەی حکوومەتەکە خۆت دەجی بۆ دەدەیت، ینی کارەساتەکە لەوەیە. ئەوە سبەی ڕۆژێ شتی کەی بەدوادادێ. مەسەلەن باسمان لە هەمواری دەستور کرد، دەستور هەموار دەکرێتەوە، سبەینێ بە فەرمی هەرێم بەداخۆکە بەڕاوانە ئێستا خۆشمان تەبریری ئەومان داوە، مەسەڵەن هەرێم دوای ساڵێک و 8 مانگ ئێستا پەرلەمانەکەی کۆ نابێتەوە، ینی ئەوان دەتوانن بەناب بەنەبەر دادگای فیدراالی بڵێن هەرێمێک کە هەڵبژاردننی کردووە بەڵام پەرلەمانەکەی کۆنابێتەوە، پەرلەمانەکەی پێویست نییە. دەتوانە فشارانەشمان لێ بکەن بەڕاستی. ئەوە خۆمان دارێک دەدەینە دەست ئەوان بێت تەمبێ ما بکات لەسەرەوە بەڕاستی. ئەتوانێم یاسا بەکاربێ هەتا تەنانەت باسی ئەوە کرا ئەتو بۆ نمونە ئەمە ساڵانە بە پۆل گەنجانمان لە زانکۆ تەواو بن، لە پەیمانگا تەواو بن. عێراق بەپێی ئەم کارنامەیە، بەپێی ئەم بودجێ خۆی بەردەوامە لە دامەزراندنی دەرچوانی زانکۆ، دەرچوانی پەیمانگا. باس لەوە ئەکرێتە ئەستا ملیۆنێک کەسیان تەعین کردووە، دامەزراندووە، بەڵام هەرێمی کوردستانی نەگرتوتەوە. ئێسپێنێ بەو کارنامەیە وەڵام داداتەوە، دەڵێ تێدا نیە، ئەم هیچ بابەتێکی لەو زۆری تێدا نیە، لەبەرەوەی ئەمە ناتوانین گەنجانی هەرێمی کوردستان تەعین بکەینیاندان مەزرێنین. ئەنی ئەم وردەکاریانەش حەقوا لەگەڵ ئەو کابینە حکوم حوەزاریانە، لەگەڵ ئەو کابینە و ئەو پەرلەمانتارانی لە بەغدان و فراکسیۆنانی لەوێن حەق ئەو زۆرەشان لەگە وردکەنەوە، هەمویان لەگە وردکەنەوە. ینی شتێکت بەبیری نامەوە زەینسی هاوڕێندرێن، شتێکت بەبیری نامەوە لە خاڵی یەکەم باس لە توند و تۆڵکردنی مۆساتی ئەمنی و سەربازی دەکات بەبێ ئەوەی نای پێشمەرگە جا لە خاڵی لە بەندی یەکەم مادەکە بە وردی چۆتە ناو حەشتی شعبی، یعنی پرچەکردن و تند و تۆڵکردنی حەشتی شعبی. ئەوە ئاسای حەشتی شعبی بەشەکە لە مەنزومەی دیفاعی لە دەستور یاسای بۆ دەرکراوە، لە دەستور نە لە یاسا، لە پەرلەمان یاسای بۆ دەرکراوە، بەڵام پێشمەرگە وەکو عەرس ئەقلیم لەو دەستورە ناوی هاتیەوە، لەو دەستورە ئەو یاسایە. تەبعاً قووەی دەستوری لەسەر و یاسایە، لەسەر و یاسایە کە تو لێرە باس لە پێشمەرگە ناکەی کە گەورەترین گرفتی هەیە ئێستا، گەورەترین گرفتی هەیە، بەڵێ گرفتی هەیە. ینی بۆ ئەو فەرق و جیاوازیە لە چوارچێوەی کارنامەیەک کە دیسان دەڵێنەوە ئۆباڵی تێپەڕاندنی کارنامەکە دەچێتە ئەستۆی ئەو هێزانەی کە ڕۆژی دانیشتنی ئەنجومەنی نوێنەران دەستی بۆ بەرز دەکەنەوە. ئەگەر بەو شێوەی کە هاتووە ئەو هاتێپەڕی بەوەی کە حەشدی شعبی تەفزیل دەکرێتە سەر هێزی پێشمەرگەی کوردستان بە هیچ شێوەیەک ناوی هێزی پێشمەرگەنێت. لەوانەیە ئێستا بەسەلەن تۆ پێشمەرگە قورسایی زیاترە کە من دەستوریە نمونونەکەم هێناوە لە بینی ئەو بە یاسا هێزەکەی ڕێکخراوە ئەو بە دەستور ڕێکخراوە، بە دەستور ڕێکخراوەکو ئەقلیمەک کە حەقی هەیە پاسەوانی خۆی هەبی، هێزی خۆی هەبی دوور و نزیک لەوێ ئاماژەی پێنەکراوە. چەند نمونەی وردەکاری زۆری شتێدا لەبەروی باسم کرد 104 خاڵە. تەسەوەر دەکەی ساڵی پار کە یاسا دەرکرا بۆ بە پارێزگاکردنی هەڵەبجە، لێمە بینیمان دوای دەرکردنی یاساش بۆ بە پارێزگای 19ەم لە عێراق، بەڵام لە هەڵبژاردن مامەڵەی پارێزگایکی سەربەخۆ لەگەر هەڵەبجە نەکرا، قەزایەکە لە چوارچێوەی سلێمانی دەبوو لەو کارنامەیە عەلی زەیدی بەڵێنی ئەوە بدات کە وەکو پارێزگایەک مامەڵە لەگەر هەڵەبجە دەکرێت. لانی کەم ڕێ و ڕسمە ئیداریەکانی تەواو بکە. بڵێ تەواو کات. ئێمە دوێنێ بینیمان دوێنێ دادگای یەک لە تاوانبارە گەورەکانی ئەنفال عەجاز بوو، یعنی تا ئێستاشی لەگەر دابی بە دەرچوونی بڕیاری بە جینۆساید ناساندنی تاوانی ئەنفالیش لە دادگای باڵای تاوانەکانی ئەنفال، بەڵام لایەنی یاسایی، یانێ لایەنی کە میراتگیری ئەو ڕژێمێ وەکو یاسا وەکو دەوڵەت کە دەوڵەتی عێراقا لە هیچ شوێنێک لە هیچ کارنامەیەک لە هیچ بەندەکی دەستوری لە هیچ وەرەقەیەکی یاسایی نییە
بستە ژێرباری ئەوەی داوای لێبردن لە کەسوکاری ئەنفال کراوان بکاو و قەرەبووی مادی و معنەویان بکات کەوازمی خۆەتی کەوازبی خۆی کەەوە یاسایە دەبوو ئەو بەڕاستی میراگری حکوومەتەکانی پێشووە ئەو میراگری دەوڵەتە ئەو دەوڵەت عێراق بەڕێوە دەبا ئەو دەوڵەتی ئێستا کە لە عێراقا و حکومڕانی لە ئێستا لە عێراقا میراگری پێشخۆیەتی هەمان ئەو دەوڵەتەیە کە ناوی عێراقا لە بەروازی بێتی داوای لێبوردن بکە وازی بێتی قەرەبوویان کاتەوە وازی بێتی بیسەلمێنێ کە ئەو میلەتە ئەو نەتەوەیە لە چوارچەوەی ئەم دەوڵەتە جینۆساید کراوە نیکە جا چیەوە بە بیروان بێن تۆ بەفعلی کە تۆ دەسی دانووسانیان لەگەر دەکەی دەبێ ئەمانەت یعنی ئەوە سەرۆک وەزیرانیشی نوێیە پێی دەڵێن کەسێکە لە نێو ململانێ سیاسەکان نەهاتیە بزنسمانێکە بەڵام لەبەرەوەی لە نێو سیاستنەوە بە بیری بێنیەوە بڵێ جەنابی سەرۆک وەزیران سبێنێ ئیشاڵەت و متمانەی پەرلەمان وەردەگری بەڵام بەبیرت بی میلەتێک کە پێی دەگوترێ گەلی کوردستان ئەو کارە ساتانەی بەدەست هاتووە بەسەر هاتووە لە ئەنفال و لە چیمیاباران و پێویستی بە ئاوادانکردنەوە و پێویستی بەوەیە کە بەڕەسمی دەوڵەتەکەی جەنابێت داوای لێبردننی لێ بک و قەرەبووی بکاتەوە ئێمە ئەو مەرجە ئەو داوانەمان لە جەنابێت هەتا پار و پێرار سندوقی قەرەبووکردنەوەی کوێتە بوو بەڵێ خۆ کوێتی گرت و بەریدا بەڵام ئیمە 20 ساڵ بوو وەروێرانیە کرد هەرەی سووتان هەر ئەنفالێ کرد هەر گوندی تێکەدا هەر گوندی خاپورە کرد یعنی دۆسەی ئێمە دۆستەیەکە دوو هێندێک کوێت دەتوانم بڵێ وردەکاری تێدایە بەڵام نەتواندراوە بە دۆستەیەکی پوخت بکرێتە ینی کارنامەیەک لە پێش هەموو سەرۆک وەزیرانێکی عێراق دابدرێ بەڵێ هەر کاتێک سەرۆک وەزیرانێک دەست بەکارەبێت ئەمەشی بخەیتە بەردەم بڵێ ئەمەشن دەبیر نەچێ دەبێ وەکو میراگری دەوڵەتی عێراق داوای لێبوردنم لێ بکەیت جا قسەکەیمە لەسەر ئەوە بوو ئەگەر لە چوارچەوەی کارنامە جێگەی کراباوە هەر ڕۆژێک مەسەرە کە تۆ کوتلە وەزارەکە کۆ دەبێتەوە کە نوێنەراتی کورد لە نێو کوتلە وەزارەکە هەن دەیانتوانی بە پێی گەڕانەوە بۆ ئەو کارنامە بە پێی گەڕانەوە بۆ ئێستا بۆ ئێمە مادەی 140 بەغدا ئەو هەموو فشارەشی کرد بەڵام نەیتوان ڕاستە مرداری کرد جێبەجێی نەکرد بەڵام چکە لەو دەستورە هاتووە هەتا لە دەستور ئیلغانە بێتەوە دەبێ هەر ڕۆژێک لە ڕۆژەکان هەر جێبەجێ بکات ئەوانەی کەمەش ئێستا وەکو دەردەدڵی باسی لێوە دەکەین لە پرسی موچە نەوت و گاز قەرەبووی ئەنفال پێگەی هەرێمی کوردستان بەڕاستی داوامان دەکرد لە چوارچەوەی کارنامەکانی کابینەی تازە جێبەی بیتەوە بۆی هەر ڕۆژێک ویستت لە پێش کابینە و سەرۆک وەزیرانی دانێ بڵێ جەناب من بەو مەرجە هاتوون پشتیوانی لە جەنابەت دەکەم کە لێرە ئەو کارنامەکە هاتووە بەڵام کە لە کارنامە نەهات کارە ساتەکە لێ ناتوانانی فشاری لێ بکەیت ناتوانانی داواکاری لێش لێ بکەیت تەنانەت زۆر بە ئاسانی ئەڵێ من بەرپرسیارەتی قانونیم نییە و فەرمووی لە کارنامەکەی منە تێیدا نییە کۆتاشتمان ئەوەیە کە بەڕاستی بەداخەوە ینی ئەو هێزانەی کە دانووسانیان کرد ئەو هێزانەی کە لەگەر زەیدی کۆبوونەوە ئەوەیە چاویان خاڵە ئەساسەکان نبینێت هێندەی خەمی پۆستیانە هێندەی خەمی مووقع وەزارەکەیانە ئەندە خەمی نوعەتی وەزارەتەکەیانە خەمی ئەویان نازام ڕێی جەنابێگومانەوە ئەمە چێشە بنەڕەتەکەی ئێمەیە بە درێژایی ئەو 20 ساڵی کە لە عێراق بووین و لە بەغدا بووین هەر لەبەرەوە وای کردووە بەردەوام ئێمە لە بەغدا لاواز بین پاشەشە بکەین و ئەوان زیاتر مرزەکانی خۆیان بەسەر ئێمە بسەپێنن من پێم وایە ئەگەر بێت و ئەو چەند ڕۆژەی ماوە دەستکاری ئڵ کارنامێ نەکرێت کورد هەوڵێک نەدا فشارێک نەکە دووبارەکردنەوەی هەمان دۆخی سەرۆک وەزیرانەکانی پێشووە بەڵێ بە دڵنیاییەوە خەمی ئێمە ئەمڕۆ لە ماچی ئاپۆرا ئەوە بوو ئەو کارنامەیە بەو شێوەیە تێنەپەڕەیە کورد تقریبەن 59 ئەندامی پەرلەمانی لە خولی ئێستای ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەیە لانی کام کە ئەو 59 ئەندام پەرلەمانە بتوانێن ناکۆچەکانی نێوان خۆیان ئیفراکسیۆنەکان وەلا بنێن چونکە هەرچی پۆستێک لە کابینە وەزارەکە وەرگری ئەگەر کارنامەکە بەدڵی تۆ نەبوو مافەکانی توی تێدا نەبوو با سەرۆک وەزیران سبەینی عەلی زێدی نەبێ بگرە کەسێکی تکەی پارتی و یەکێتی بێ بەڕاستی مەترسیەکی یەکزار گەورەیە چونکە تێپەڕاندنی ئەو کارنامەیە بەبێ جێکردنەوەی مافەکانی خەڵکی کوردستان سبەی ڕۆژێک چی خراپ چاوەڕوانی هەرێمی کوردستان دەکات سڵاو ڕێزمان بۆ بینەرانی ماچی ئاپۆرە